لە هۆڵی ئازا شەوقی پێشانگایەکی وێنەکێشان بۆ منداڵان کرایەوە بە ئامادەبوونی سەرپەرشتیار و کەسوکاری ئەو منداڵانە. پێشانگاکە بەڕێوەچوو کە تێیدا بە نمایشکردنی چەندین وێنەی جوان و میوزیک و گۆرانی بەهرە و توانای خۆیان نیشاندا. لە دوای تەواوبوونی پێشانگاکە بڕوانامە بەخشرایە بەشدارانی پێشانگاکە. پێشانگای کۆتایی هاوینی 2019 بەشی شێوەکاری کتێبخانەی مناڵان لە کتێبخانەی گشتی سلێمانی ئەم پێشانگایەمان بۆ کردوونەتەوە کە مناڵەکان پێک هاتوون لە 45 مناڵ بە ماوەدی جیاوازیش ئیشیان کردووە وەکو پاستیل، کۆلاج، ماجیک، هەندێک مادی بەسیتی تریش. ئەو مناڵانەی کە بەشدارە بن مناڵی هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت لە تەمەنی 7 ساڵیەوە هەتا تەمەنی 14 ساڵی کە مناڵەکانی خۆشمان لە نێوان ئەو تەمەنەیان هەروە 5 و 6شمان هەیە بەس بە شوێکی زۆر کەم. ئەم وێنانە هەمووی باوکاری مامۆستا ساکار کێشراوە و باوکاری هاوڕەکانیش ماوەکو هەنێ وێنەمانەیە کە ماوەی زۆر پێوەی خەریک بووین وەکو درەختاکە کە ماوەی 2 مانگ پێوەی خەریک بووین و کارەکانمان زۆربەی بە ماجیک و قەڵەم ڕەساس بووە و نەخشمان کردووە وێنەی ترمان کردەوە و هەموو تەمەنە جیاوازەکان بەشدار بوون لەوێ و بەشی وێنەشمان بەشی فیلمیشمان هەبووە کە لەوێ بووین. یەکەم جار لە کتێبخانەی گشتی دەستمان پێکرد کە لە ناو کتێبخانەکەیە بووین و دواتر چوونەتە بەشی وێنە و بەشداریمان کردەوە و ماوەیەکی زۆر هیلاک بووین لەگەڵ وێنەکانە. البته ئەمڕۆمە لە کتێبخانەی گشتی سلێمانی توانیمان کۆتایی بێنین بە کۆمەڵێک چالاشی هاوینە کە بۆ ماوەی لە مخولی هاوینەدا توانیوانە کۆمەڵێک قوتابیان سوود وەرگرن لە خزمەتگوزارەکانی کتێبخانە لە بەشی کتێبخانەی مناڵان لە چالاشی مناڵان توانانە کە بەرهەمی هونەریان هەبێ بۆ ماوەی چەند مانگێکە کە مناڵانە توانیوانە کاری نیگارکێشی و وێنەکێشی و خۆلی بابەتی فێربوونی زمان خوێنن لێرە کە بەردەوام بوون. ئەمڕۆ کۆتایی هاتووە بە خولەکان بۆ بەمەستەش کتێبخانەی گشتی سلێمانی خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ئەو بەشدار بووانە ئەو قوتابی ئەو مناڵانە چاوگەشانەی کە بەشدار بوون لەم هاوینەدا لە کۆرسی فێربوون و کاری وێنەکێشی و نیگارکێشی لە کتێبخانەی گشتی سلێمانی. هەڵبەتە بۆ خۆی ئەم کارانە گرنگی خۆی هەیە جۆرە چالاکیانە کەەوە دەبێتە هۆی هاندانی گەشەپێدانی خولیا و خواستی مناڵان چی لە بواری فێربوون بێت چی لە بواری گەشەپێدانی خواستەکانیان بێت لە بواری وێنەکێشان و نیگارکێشان و یاکو لە بابی چیرۆک خوێندنەوە و چیرۆک گێڕانەوە بۆیان و فێربوونی چۆنێتی داڕشتنی چیرۆک تەمان هەر ئەم چالاکیانەت کەسەشی بە لەسەر ئاستی خواستی خۆی و لەسەر ئاستی تەمەن دیاری کرابوو. هاتووم بۆ ئێرە بۆی بتوانم هەوڵێکی باشتر بم بۆ دروستکردنی هەنێ ڕەسەم و بە هاوکاری مامۆستا ساکار توانیم ئەم ڕەسمە گەورەی بکێشم بۆ لەگەڵ چەند نەفەرێکی ترا و هاوڕێگانم.